گفتگۆی زیاتر دەکەم دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە لەبارەیەم بابەتەوە. دکتۆر زۆر بەخێر بێی. هاوکارانم لە ڕێگەم پاکێجەوە باسییان لە نیشانەکان و ئەو ڤایرۆسەکە کردبوو بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەگەر تۆ پێم بڵێ کە ئەم ڤایرۆسە خۆی چییە و مەترسی لەسەر کێ دروست دەکات؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ جەنابەت سڵاو بۆ بینەران. بەڵام من دەستخۆشی لە با بڵێن ڕێکخراوی ئەم ڕاپۆرتەکەم شتێکی زۆر جوان بوو، زۆر زانستی بوو. خۆی ڤایرۆسی ئاوڵەی مەیمون باڵێن ئەم نەخۆشیەکی ڤایرۆسیە، ئەگەر وا پێناسەی بکە نەخۆشیەکی ڤایرۆسیە کە سەرچاوەکەی ئاژەڵیە، دەکرێتن لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بگوازرێتەوە و لە مرۆڤێکی توشبوش بۆ مرۆڤێکی تر بگوازرێتەوە. ناونراوە ئاوڵەی مەیمون چونکە لە ساڵی 1950 یەکەم جار ئەم ڤایرۆسە لە مەیمون دۆزراوەتەوە. دواتر لە ساڵی 1970 لە وڵاتی کۆنگۆ لە مناڵێکی تەمەن 9 ساڵان ئەم ڤایرۆسە با بڵێن تووشی ئەم منداڵە بوو. ئێزا ئەم نەخۆشیە بێگومان لە ساڵانی ڕابردوو ینی بەڕاستی بەو شێوازە نەبوو، بەڵام لەم 1-2 ساڵەی با بڵێن ڕابردوو 2022 ئەمانە خەریکە وردە دووبارە سەر هەڵاتەوە. لەم ساڵ لە ساڵی 2024 بەداخەوە لە جیهان بەگشتی بەتابەت لە وڵاتە ئەفریقیەکان ڕێژەی توشبوون زۆر بەرز بووی. ئەمە وای کرد کە ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە هەموو وڵاتان بکات کە ڕاستەخۆ بێنە سەرخەت بۆ ئەوەی ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە بگرن. پێشەوەی باسی ڕێکارەکان بکەین، کێ مەترسی لەسەر ئەگەر تووشی ڤایرۆسەکە ببێت؟ دەکرێتن هەر کەسێک بێتن لە هەر تەمەنێکدا بێتن مەترسی توشبوونی بە ڤایرۆسی ئاوڵەی مەیمون هەیە. ئەوانەی کە بۆ نمونە بەرکەوتنیان لەگەڵ ئاژەڵی توشبوو هەیە، ئەوانەی کە بەرکەوتنیان لەگەڵ کەسێکی توشبوو هەیە، ئەنی زیاتر ئەمە تەمەن و شت نازانێتن با بڵێن ڕەگەز تەمەن ئەمانە نییە، ینی لە هەردوو ڕەگەز با بڵێن و لە هەر تەمەنێکیش ئەکرێتن ئەم ڤایرۆسە با بڵێن ڕوو بداتن. باشە، وەک خۆشت گوتت کە تەندروستی جیهانی داوا دەکات هەموو وڵاتێک بەسەر هێڵ. ئێوە وەکو هەرێمی کوردستان وەکو وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان چیەکەن، چ ڕێو شوێنەگە گرنەبەر؟ زۆر باش. ئێمە تەبیعی لە 1-2 ڕۆژی ڕابردوو لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی ئیتیحادی نووسراوێکی فەرمیمان پێگەیشت کە داوا کراوە لە وەزارەتی ئێمە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی ئیتیحادی و ڕێکخراوی تەندروستی جیهانی لقی عێراق بینە سەرخەت و بەیەکەوە کۆبینە بۆ ئەوەی پلانێک دابڕێژین چۆن ڕوبەڕووی ئەم نەخۆشە بینەوە سەرەڕای ئەوەی کە تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخۆشی ئاوڵەی مەیمون لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە و تەنانەت هیچ حاڵەتێکی گومان لێکراویشمان نەبووە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە ڕابوەستین. نەخێر ئێمەش بێگومان بەپێی ڕێنمایە تەندروستە جیهانیەکان بەپێی ئەو ڕێنمانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوتەوە ئێمەش ڕێکارەکانی خۆمان ئەگرینە بەر. بێگومان ئەوەیە کە هەر ئەمڕۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی لقی عێراق و بێگومان هۆبەی WHO لە وەزارەتی تەندروستی ڕێنماییمان دەرکردو کە 6 لاپەڕەیە ڕێنمایە خۆپارێزیەکان ڕێنمایەکانی ڕوبەڕووبوونەوە دامەناو گشتاندنمان بۆ کراوە بۆ هەموو بەڕێوەبەرایەتە گشتیە تەندروستیەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کە لەوێوەش بێگومان ئەوانیش لە ڕێی خوانەوە هامشتی بکەن و بێگومان ئەم ڕێنمانە بڵاو بکەنەوە بۆ هەموو ناوەندە تەندروستی حکومی و تایبەتەکان بنکە تەندروستیەکانە فریاکەوتنەکانە ڕاوێژکاری ئێوارانە کە پێویستە ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە وەزارەتی تەندروستی دیاری کردوون لە کاتی با بڵێن هەستکردن کە حاڵەتێکی گومان لێکراوە ئەم ڕێنمانە جێبەجێ بکەن. ڕێنمایەکانی بڕاستی وەکو من عەرزم کردیم 6 لاپەرەکە دەکرێتن ئەگەر پرسیارەتە بێتن هەندێک لە ڕێنمایەکان ئەگەر بکرێ هەندێکیانمان بۆ باس بکەی گرنگترینیان وڵاتی چۆن خۆی بپارێزێ. ڕێکارەکانی خۆپارێزی لە نەخۆشی ئاوڵەی مەیمون زۆر لە ڕێکارەکانی خۆپارێزی لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا ئەچێتن. یعنی بەڵێ ئەمە بەرکەوتنی پێست یعنی کەسێک کە توشبووی، ئەی من سەرەتا بە ئەوە باز بکەم دەرکەوتنی پەڵەی پێست لەسەر با بڵێن پێستی کەسێک و دواتە دروستبوونی برین دوای 2 هەفتە ئەمە بە حاڵەتێکی گومان لێکراو دادەنرێتن وە پێویستە ڕاستەوخۆ وەکو حاڵەتێکی گومان لێکرا و مامەڵی لەگەڵ بکرێتن ئەوەیە کە لە شوێنێکی تایبەتی دامێ ڕێک ئەم ڕێنمانە بە ناوەندە تەندروستیەکان دراوە کە پێویستە ئەگەر حاڵەتێکی گومان لێکراو هەبوو بێگومان لە ژوورێکی تایبەتی دابدرێت مامەڵەیەکی تایبەتی لەگەڵ بکرێتن دەست بەزێ دەست بکەتن بە چارەسەری پاڵپشتکار. نیشانەکەن وەکو لە راپۆرتەکەدا باستانەکرد بوو بریتیا لە تا قوڕک ئێشە سەر ئێشە دەکەتن هەوکردنی لیمفەگرەکان بێتن و تایەکی زۆر بەسووە لە هەمووشیان با بڵێن کە زیاتر لەگەڵ ئەم نەخۆشیەتێتن دروستبوونی پەڵەیە لەسەر پێست وردە ئەم پەڵانە زیات ئەبن. کاتێک کە هەر کەسێک ئەم نیشانانەی هەبوو ئێمە ڕێنماییمان داوە بە هەموو ناوەندە تەندروستیەکان کە وەکو حاڵەتێکی گومان لێکراوی ئاوڵەی مەیمون سەری بکرێتن ڕاستەوخۆ پێویستە کەڕەنتینە بکرێتن
پێویستە چارەسەری پاڵپشتکاری بۆ با بڵێن دابنرێتن و نمونەی تاقیگەیشی لێوە بگرێتن بۆ ئەوەی لە ڕووی تاقیگەی مختبەریە و دیار بکەن کە ئامە بە زدی ئەمە هەڵگری ڤایرۆسی ئاوڵەی مەیمونە یاخودنا. ئەوانەی کە ینی گەشتکردن زۆرە هاتو چۆ بەردەوام ئەوانەی کە دەچنە دەرەوەی وڵات و ئەگەڕێنەوە ئەوانی هەر خۆیان لەوێ ژین و ئەگەڕێنەوە هیچ پشکنینێکیان بۆ دەکرێت؟ بەڵێ خۆی تا ئێستا بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن کە هەر کەسێک لە دەرەوە گەشتی کرد بێت و بێتەوە پشکنینی بۆ ئەنجام بدەین. چونکە لە هەرێمی کوردستان وەکو عەرزم کردی تا ئێستا هیچ حاڵەتێکی گومان لێکراومان نییە، هیچ توشبێکمان نییە. بەڵام ئێمە ڕێنمایمان بە هەموو ناوەندە دروستی حکومیەکاندا و ئەگەر هەر کەسێک پێشتر ئەم نیشانە نەبوو بێت ئێستا ئەم نیشانانەی تێدا بەدیار بکەوێت وەکو باسم کرد پەڵەی پێستە تای زۆر بەرزە سەروستی هۆشت پلەیسیزیە قوڕک ئێشە سەر ئێشە ئەما وەکو حاڵەتێکی گومان لێکرا و سەی دەکەت وە پێویستە هەم کەڕانتینە بکرێت هەم ڕاستەخۆ دەست بگرێت بەوە پێدانی چارەسەری پاڵپشتکار نیشانەکان و هەم نمونەشی لێوە بگرێتن ئەگەر ئەو کەسێک بۆ نمونە گەشتی کردی بێتن بۆ وڵاتێک ئەو وڵاتانی کە ئێستا زیاتر مەترسیان لەسرە بەڵاتی ئەفریقایە ئەگەر کەسێک لێ بگەڕێتەوە بێگومان ڕێکارەکانی خۆپارێزیان بەرامبەر ئەگیرێتە بەر کە نمونەی تاقیگەیان لێوەرەگیرێت و سەرگی دەکەتن لە دوای تێپەڕبوونی 3 هەفتە هیچ نیشانەیەکیان لێ بەدەر ئەکەوێتن یاخودنا ئەگەر دوای 3 هەفتە هیچ نیشانێک بەدیار نەکەوت ئەوە دەکاتن کەسەکە سەلامەت. دکتۆر هیچ ڕێگایەک هەیە بۆ پێشگیریکردن لە بڵاوبوونەوەی ئەم خۆپارێزیە بێگومان خۆپارێزی هەروەکو من باسم کردیانی پێویستە لەم ماوەی بەڕاست ئێمە ینی بە ئەو خاڵەش باز بکەم ئێمە داوامەن لە پزیشکانی ڤێتێرنەریش کردو پزیشکانی ڤێتێرنەری کە با بڵێن ئەو ئاژەڵانەی کە هاوردە دەکرێن لە دەرەوە هاوردنی وەرێمی کوردستان دەکەن پێویستە پشکنینیان بۆ ئەنجامە پشکنینی با بڵێن ڤایرۆسی ئاوڵەی مەیمونیان بۆ ئەنجام بدێتن ئەگەر هاتوو ئەم چونکە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە واتە پزیشکانی ڤێتێرنەریش ئێستا هەماهەنگن لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی ئەوانیش ئاگاداری تەندروستی ئاژەڵەکان بن و وەکو پێشگیریکردن یاخود بۆ ئەوەی نێهێڵن بە نەخۆشەکە بڵاو بێتەوە بەڕاستی خۆپارێزیە. بوون ئەم ماوەیە گەشتکردن تۆزەکەم بکرێتەوە من نازانم خەڵکە توانێت گەشتکردن کەم بکاتەوە یاخودنا وەرزی گەشتکردن ڕاستە بەڵام ئەو وڵاتانی کە ئێستا زۆر تێدا بەربڵاوە دیارە لە هەموو میدیا ئێستا باز دەکردن. دووەمیان ئەگەر کەسێک هەستی بەم نیشانە نەکرد کە من چەندین زار دووبارەم کردەوە ئێوەش باستا لێوە کردبوو ڕاستەخۆ بە خۆی سەردانی باڵێن ناوەندێکی تەندروستی بکاتن بۆ ئەوەی هەم چارەسەرەکە وەربگرێت و هەم با بڵێن کەرەنتینەش بکرێتن و باشتێکیش باز بکە ئەم نەخۆشیە دوای 2 تا 4 هەفتە بەڕاستی خۆی دەکرێت نەخۆشەکە چاک بێتەوە بەڵام 3 گروپن کە مەترسی لەسەر ژیانیان هەیە ئەو منداڵ ئافرەتی دووگیان و ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە و بەرگریان لاوازە دەکرێت بەڕاستی ڕێژەی مردن لەنێو ئەمانە 3 بۆ 6% بێتن زۆر زار ئەم گروپانەی ناو مجتەمع وا بڵێن بە سەختی تووشی نەخۆشیەکە من بەڵام بەگشتی تا ئێستا کوردستان خاوێنێت لەم نەخۆشە سەلامەتی مولایەک زۆر سپاس دەکەم دکتۆر سەرکار سورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەستخۆش.